هەڵۆکانی ئازادی کوردستان لە قی ڕۆژەڵات کە باڵێکی چەکداری پارتی ئازادی کوردستانە بەرپرسیارەتی خۆی لەو هێرشە ڕاگەیاندووە بۆ سەر کاروانی ماشێنەکانی ژمارەیە لە کاربەدەستی خۆجێیی شاری ئیسلاماباد لە باشووری هەرێمی کرماشان. ئەندامێکی مەجلیسی شورای ئێرانیش لەو کاروانەدا بووە و دوو کەس لەو هێرشەدا کوژراون. ڕاستەوخۆ لە هەولێر پایتەختی هەرێمی کوردستانەوە خەلیل نادری لەگەڵ کورد کۆنێکشنە. کاک خەلیل، سوپاس بۆ ئامادەبوونت. ئەکرێ پێم بڵێ ئەم هێرشە بۆچی ئالەم کاتەدا؟ سپاس بۆ ئێوە. هەڵۆکانی ئازادی کوردستان لەلایەن پارتی ئازادی کوردستانەوە سربەست کران لە بەڕێوەبردنی کار و چالاکیەکانی خۆیان. ئەم چالاکیە لە تۆڵەی سێ شەهیدی پارتی ئازادی کوردستان بوو کە ساڵی ڕابردوو لەلایەن ئیتلاعاتی کۆماری ئیسلامی ئێرانەوە لە ڕۆژئاوای کەرکووک تیرۆرکران. بەڵێ جەنابەت کە ئاماژە بەو دەکەی تۆڵەکردنەوەیە، ینی ناکرێت بە بەشێک لە گۆڕانی استراتیژەتی کارکردنی لایەنێکی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان دابنرێ؟ بێگومان پارتی ئازادی کوردستان لە نەورۆزەوە ڕایگەیان کە قۆناغێکی دیکەی خەباتی چەکداری لە ڕۆژهەڵاتی کوردستانە دەست پێ دەکاتەوە و هەڵۆکانی ئازادی کوردستان چەخماخی ئەو خەباتیان لێدا و ئەبە پێنجەمین چالاکی هەڵۆکانی ئازادی کوردستانە کە ڕێخستنی ناوخۆی پاکە هیچ پەیوەندێکیان بە پێشمەرگە و بەشی ئاشکرای پارتی ئازادی کوردستان و نییە، بەڵام ئامانجەکەمان یەکێکە و ئێمە پشتیوانیان لێ دەکەین. لەسەر ئەم جموجۆڵە چەکداریە کە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا دەکرێت لەلایەن ئۆپۆزیسیۆنی کوردیەوە، لە ناو هەموو لایەنەکاندا هاوڕاییەکە هەیە یا هێشتا هەر جیاوازی هەن؟ بەداخەوە بزیتۆی کورد و هێزە سیاسەکانی لە ڕۆژهەڵاتی کوردستان هێشتا پەردەوازن، هێشتا نەمانتوانیوە پێکەوە بەرنامە و کاری هاوبەشمان بێ، بەداخەوە هەریەک لەلایەک تاوی خەباتی خۆی دەدات. خەلیل نادری لە ڕاگەیاندنی پارتی ئازادی کوردستان لەگەڵ کورد کۆنێکشندا بوو. کاک خەلیل، زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ ئێوەش.